بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم ڕۆژ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە ڕەوشی ئێستایی تورکیا دوای ئەوەی لە 15 تەموزی ڕابردوو کۆمەڵێک گۆڕانکاری بنەڕەتی لە نێوەخۆی تورکیا تەنانەت لە دەرەوەی تورکیاش هاتە ئاراوە. ئایا دۆخی کورد لە وڵاتە چۆنە بێت؟ چارەنووسی کورد لە وڵاتە بە چه ئاقارێک دەڕواتن؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بەڕێز کەمال بورکای سیاسەتمەدار و نووسەری گەورەی کورد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری ئەنقەرەوە لەگەڵمان دەبێت. تەوەری یەکەمی باسی ڕۆژمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای عێراق. وەکو دەبیندرێتن هەرێمی کوردستان کە سێ پارێزگا لە خۆ دەگرێت، کورد لە ڕێگای پێشمەرگەوە دەتوانێت خۆی بپارێزێت. لە باشووری عێراقیش وەکو دەبیندرێت شیعە هەن و تەواوی پارێزگاکان لە ڕێگەی حەشدی شعبی کە بە شێوێک لە شێوەکان ئێستا جێگەی سوپای عێراقی گرتۆتەوە، ئەویش بە هەمان شێوە پێکاتەی شیعە لەم وڵاتەدا پارێزراوە. دوای شەڕی داعش سوننەکان چارەنووسیان چۆن دەبێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش لیقا وەردی پەرلەمانتاری سەر بە پارێزگای ئەمبار لە پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە. خاتو لیقا بەخێر بیت بۆ کوردستان 24. دیارە لە ماوەی ڕابردوودا لە نێو پەرلەمانی عێراق شەڕێک دروست بوو لە نێوان شەڕە قسە گۆڕینەوەی تۆمەت لە نێوان خالید عوبەیدی وەزیری بەرگری و هەروە سەلیم جبووری. ئەمە وەکو دەبیندرێ کاردانەوەیەکی گەورەی لێکەوتۆتەوە لە نێو ڕیزەکانی سونە. ئەمە پێتان وایە حیساباتی تەسفیە حیساباتی نێو پێکهاتەکانی سونە بێت؟ زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24. پێم وایە بابەتەکە بابەتێکی گەرمە، هەروە لە هەمان کات بابەتەکە لە ڕووی کە پەیوەندی بە دۆسیە و بەڵگەنامەی تری حکوومەتەوە هەیە. ئێمە سەرمان سوڕما لە چۆنێتی بەکارهێنان و ئاشکراکردنی ئەو دۆسیانە. ئێمە وەکو سونە ڕێگە نادەین کە بەم شێوەیە قەڵاچۆکردنی گەندەڵی تەنها بدرێتە پاڵ ئەهلی سونە. هەروەها خاڵکی تر هەیە ئەوەیە کە دانەپاڵی ئاکار یاخود ڕەوشتی گەندەڵی پەیامێکی خراپە کە دەگاتە کۆمەڵگا. هەروە ئەمە وەکو دامەزراوێکی چاودێری لە پەرلەمان دەمانەوێت ڕوبەڕووی گەندەڵی لە تێکڕای وەزارەتەکانی حکوومەت ببینەوە. هەروەها دامەزراوەی پەرلەمان کە ئەرچی چاودێریە مەترسی تێ دەکەوێت ئەگەر گەندەڵی بیگرێتەوە، چونکە خۆی پەرلەمان جێگەیەک و یاخود دامەزراوێکی چاودێریە بۆ سەر گەندەڵی. ئێمە وەکو سونە ڕێگە نادەین. هەروەها ڕێگە نادەین کە پێکهاتەکان جا بکرێنەوە یاخود بەڵگەنامەکان تێکەڵ بکرێن. لە هەمان کاتیش ئاگادارین ئەوەی کە لە گۆڕەپانی سیاسی ڕوودەدات، هەر دەزانین کە ڕوبەڕووبوونەوە ململانەیش نێوان شیعەش بە شیعە هەیە و لە نێوان سونەکانیش خۆیانیاندا هەیە. لۆ ڕوبەڕووبوونەوەی بەڕێستان باستان لە پێکهاتەی سونی کرد کە بە تەنیا ناکرێت تۆمەتبات بکرێت بەوەی کە گەندەڵی کراوە. بەڵام ئەوەی کە سەلیم جبووری تۆمەتبار کردووە کەسێکی سونەیە و وەزیری بەرگری عێراق بووە. پێم وایە بەدڵنیاییەوە لە نێو ئەو تەنگەژێکە سیاسینە تۆمەتدانە پاڵی بەردەوام هەیە، چونکە ئەمە بەشێکە لەو ململانەیە کە هەیە. لە هەمان کاتیش کە لە چەند ڕۆژ داهاتوودا وێنەکان ئاشکرا دەبن لە ڕێگەی دادگە و لێپێچینەوەدا. ئەو کەسانە ئاشکرا دەبن کە تۆمەتبارن و یاخود تاوانبارن، ئەوانەشی کە بێت تاوانن. لە میانەی چاودێریەکانیشماندا ئێمە وەکو سونە و کەساتی سیاسەکانی سونە دەزانین کە چێ کار دەکات یاخود چێ بەرپرسە لە گەندەڵەکان لە ناو سولە. لە هەمان کاتیش داوا لەوانی تر دەکەین کە بتوانن لە لیست و کورد لە سیاسەکانی خۆیان ئەگەر پێکهاتە یاخود تاچی گەندەڵی تێدا بێت بتوانن سزا بدن لە پێچینەوەیان لەگەڵ بکەن. ئەوەش ڕوونە کە کەسێتی سیاسی زۆر هەن لە پێکهاتە نەتەوەی و جاجەکانی تر کە گەندەڵن
تەنها پێکاتەی سونە گەندەڵ نییە. دیارە ئێستا سەرکردەکانی سونە وەکو مەحموود مەشهەدانی و ئوسامە ئەنوجەیفی ساڵح موتڵەک ئەمڕۆ و دوێنێش کۆبنەوەیان کردیە پرۆژەی ئەوەیان لە بەردەستدایە سەلیم جبووری لە پۆستەکە دوور بخەنەوە. ئەمە ڕاستە؟ پێم وایە ئەوە کۆبوونەوەکان بەردەوامە چەند ڕۆژێکە دوای ئەو ڕووداوە لە ئاستێشی باڵای بەرپرس و سەرکردەکان کۆبوونەوە هەیە بۆ گفتوگۆکردن و تاوتوێکردنی دۆخەکە چونکە بابەتەکە هەستیارە. هەروەها ڕوانگە و بینگەی ئێمە وەک سونە ئەوەیە کە بۆ نمونە ڕوانگە ئێمە چۆنە لە پەرلەمان وەک چۆن هەمووانیش پێشبینی دەکەن خوازارن کە ئەگەر گۆڕانکارێک ڕوودات بۆ سەرۆکی پەرلەمان دەبێت ئەوە بە ویستی هاپەیمانێتی هێزەکان بێت یاخود تەحالف القوە بێت. پێشم وایە کە لە دوایی بێتاوانی ئەو دەردەکەوێت ئەگەر ئەویش یاخود زۆرباشتی گۆڕینی هەبوو. لە دۆخێکی وەکو ئێستادا پێتان باشە سەلیم جبووری لە پۆستەکەی بمینێتەوە یاخود بگۆڕدرێت؟ لە کاتی ئێستادا لەم کاتە داواکارێکی زۆر هەیە کە بتوانێت بەڕێز سەلیم جبووری بگۆڕدرێت. ئێمەش وەک کە ئەو نوێنەراتی دامەزراوەی پەرلەمان دەکات لەگەڵی دەوەستینەوە، بەڵام هەمان کاتیش کە ئەو دۆسیانە دەوروژێندرێت پێویستمان بە پێداچوونەوەیەکی باشەیە جارێکی تریش دووپاتی دەکەنەوە کە بڕیارەکە پەیوەستە بە هاپەیمانەتی هێزەکان تەحالف القوە لە هەروەها پێکاتەی سونە ڕێگە نادەن کە ئەو تۆمەتانە بە شێوازێکی تر بێت داخۆت ئامانجی تریان ئەگەر بێت و تێبینی هەبێت لەلایەن دادگا یاخود هەندێک لەلایەنەکان سەلمێنران کە وەزیری بەرگری ئاماژەی پێکردووە دەکرێت داوای گۆڕینی بکرێت ئەمە لە بەرژەوەندی کەسێتی خۆشێتی وەک سەلیم جبووری. لە پێشوودا ئێوە دژی ئەوە بوون حەشدی شابی لە پرۆسی ڕزگارکردنەوەی فەلوجە بەشدار بێت. ئایا ئێستا هەمان بۆ چونتان هەیە بۆ ڕزگارکردنی مووسڵ حەشدی شابی دەتانەوێت بەشدار نەبێت؟ لە شاری فەلوجە بەڵێ ئێمە ئەومان ڕەت کردەوە کە حەشدی شابی بەشدار بێت. ئێمە سەربردەی پێشومان هەبووە لەسەر ئەو سەرپێچیانەی کە حەشدی شابی ئەنجامی داوە، هەروەها لە شاری فەلوجە ڕوو لە دەوروبەری فەلوجەش ڕوویان داوە. نامانەوێت ئەم جۆرە سەربردەی دووبارە ببێتەوە لە بەتابەت لە پارێزگای نینەوە. ئەو بڕیارەش دەگەڕێتەوە نوێنەرانی بۆ نوێنەرانی ئەو شارە خواست و ویستی ئەو خەڵکە بەبێ ئەوەی ئایا ئەو لانانە بەشدار دەبنیان نە، چونکە دەمانەوێت بەکەمترین زیان ئەو شارە ڕزگار بکرێت و کاردانەوەی نەرێنی لێ نەکەوێتەوە بەرامبەر بە پێکاتەکانی پارێزگاکە، چونکە پارێزگایەکە کە پێکاتەی زۆری وەکو یەزیدی و کوردی و عەرەبی و شەبەکی و تێدایە زۆریش هەستیارە. هەر سەرپێچێک لە هەر لایەنێکەوە ئەنجام بدرێت لە دژی پێکهاتەیەک یا خودنەتەوەیەکی دیاری کراو کێشەی زۆر دەنێتەوە. پێم وایە کێشەی نەتەواتی دی و هەروەها دابەشکاری و تائیفی و پێکهاتەیی دروست دەکات. هەروەها ئەگەر سەرپێچەکان دژی پێکهاتە و دامەزراوەکان حکوومەت بن بۆ نمونە لەلایەن سوپاوە یاخود لایەن ئەوانەی ڕوبەڕووی زۆر دەبنەوە دەتانەوێت حەشدی شابی لە پرۆسی ڕزگارکردنی مووسڵ بەشدار بێت؟ پێم وایە ئەوانەی کە نوێراتی مووسڵ دەکەن داوا ناکەن کە حەشدی شابی بەشدار بێت. ئەو دەنگانەشی کە دەبیسترێن هەن لە نێوان هاپەیمانەتی هێزەکان تەحالف القوە، بەڵام هەندێک دەنگ هەن بۆن لە پارێزگای ئەنبار و شوێنەکانی تر کە بە ئەجێندا و پلانی دەرەچی کار دەکەن لەگەڵ لایەن و جێگەی دیاریکراو دەکرێت لە بەرژەوەندی پارێزگاکەش بێت کە داوا دەکەن حەشدی شابی بەشدار بێت. بەڵام دەنگی باڵاتر یاخود باڵاترین دەنگ لە پارێزگای نینەوە ڕەتی دەکاتەوە کە حەشدی شابی بوونی هەبێت لە پارێزگاکەدا. بە تەواوی ڕەت کراوەتەوە و نییە. باش
ئەی لەبارەی پێشمەرگەوە چی؟ ئەمریکا داوا دەکات پێشمەرگە بەشدار بێت و تەنانەت حکوومەتی عراقیش داوا دەکات. لەبارەی پێشمەرگەوە چی؟ ئایا دەتانەوەی پێشمەرگە بەشداری بکات وەکو دەبیندرێتن؟ حکوومەتی عراق داوا دەکات پێشمەرگە بەشدار بێت و دەگوترێت بەبێ پێشمەرگە مووسڵ ناکرێ ڕزگار بکرێەوە. ئەمریکاش بە هەمان شێوە ئەو داوایە دەکات. ئێوە دەڵێن چی؟ پێشمەرگە سەلمان دوێتی چەندە جەربەزە و ئازای لە ئازادکردنەوەی هێندە ناوچەدا لە هەمان کاتیش هەندێ بابەت هەیە کە پێویستە ئێمە ڕێز لە پێکهاتەی پارێزگەکە بگرین و هەروەها هەڵسوکەوت و مامەڵەی ئەوان لە ئازادکردنەوەی ناوچەکە پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێت کە ئەگەر پێشمەرگە بێت یاخود هێزی تر بێت کاردانەوەی نەرین لێن ناکەوێتەوە. پێم وان نییە هیچ ڕێگریەک هەبێت یاخود پارێزگاریەک هەبێت دژی بەشداری پێشمەرگە لە ڕزگارکردنەوەی نینەوە و ناوچەکە چونکە لە میانە و لە چوارچێوەی ئەو هەڵمەتە ئەنجامەداوە هیچ سەرپێچێک ئەنجام نەدراوە لەلایەنیان و لەو ناوچە بەسەرڕای ئەوەش پێویستە ڕێز لە بەهانە و دەوڵەتیەکان بگیرێت لە چوارچێوە بەرپرسانی پێشمەرگە ئەوە دووپات دەکەنەوە کە ئەوان نانەوێت بچە نێو سنتەری پارێزگای مووسڵەوە تەنانەت لە دەوروبەری پارێزگای مووسڵ دەبن و پشتیوانی لە هێزەکانی سەر بە سوپای عراقی دەکەن. پێم وایە لە ئێستادا هەمانجەشی باشە لە نێوان سوپای عراقی و پێشمەرگەدا ئەمەش هێزێکی زیاتر بە استراتیژیەت و هاریکاری سەربازی دەدات چونکە پێشمەرگە لێزانە و باش لە سروشتی ناوچەکە تێدەگات و لەمان کاتیش دەکرێت هەماهەنگی لە نێوان سوپای عراق و پێشمەرگەدا هەبێت لە چۆنەتیی ڕزگارکردنەوەی ناوچەکە و ڕێگریکردن لە پێکاتەکانی داعش. پێم وایە بوونی هاریکاریەکی وەها پێویستە بۆ داکۆچیکردن لە وەچانێک کە ڕزگاریش دەکرێت. ئەگەر بێت و ئەو هێزانە نەستنە ژوورەوە یاخود پارێزگاری لە خەڵکەکە نەکەن دەکرێت کێشی زۆر ڕووبدات. دیارە ئێستا زیاتر لە 1.5 ملیۆن ئاوارە هەن و بەشی زۆریان لە ئاوارەی عراقین کە لە پارێزگاکانی بە تایبەت سونەوە ڕوویان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کردووە. بۆ ئاوارانە ئێوە پێشنیازتان چی؟ ئایا پێتان وایە مانەوەیان باشترە یاخود بگەڕێنەوە شوێنی خۆیان؟ بەدڵنیاییەوە ئاوارە بوون ئێمە سوپاس گوزارین بۆ هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی زیاتر لە ملیۆنێک ئاوارە یاخود 1.5 ملیۆن لە پارێزگای سەلاحەدین و لە ئەنبار و بەشێکیان لە بەغداد تەنانەت نینەوەش. لە ئێستادا دڵنیان کە مانەوەیان کاتیەک هەرچەندە 2 ساڵ دەبێت کەوان لە هەرێمی کوردستان بوونیان هەیە. ئەو ناوچانەشی کە ئازاد کراون لە پارێزەکانی سەلاحەدین و ئەنبار و ئێمە کار دەکەین لە پێناو گواستنەوەی و ئەوارانە یاخود گەڕانەوەیان دوای ئاوادانکردنەوەی ئەو ناوچانە و بەردەستکردنی خزمەتگوزاری وەکو کارەبا و ئاو یاخود پێویستەکانی تر پێویست ناکات ڕێگری لە هیچ کەس بکرد لە گەڕانەوەیان بۆ ناوچەکانی ئێمە بەو ئاراستەیە کار دەکەین. هەروەها 2 ملیار دۆلاریش لەو پێناوە تەرخان کراوە بۆ دابینکردنی خزمەتگوزاری و گەڕانەوەیان. پێم وایە ئێستا گەڕانەوەی ئەوان بۆ ناوچەکانیان کە ئازاد کراون دەستیش پێکراوە لە ڕەمادی بۆ نمونە لە فەلوجە لەلایەکی تر دەبینین کە چەند ڕۆژێک لەمەوبەر لەگەڵ تێگرتوەکان سەردانی ئەو ناوچەمان کرد ئێستا مە هانی خەڵکەکە دەدەین. هانی تێگرتوەکانیش دەدەین داواکارین کە ئەو ناوچێ ئاودان بکرێتەوە کارەبا و ئاو نەخۆشخانەکانش ئاودان بکرێنەوە بۆ ئەوەی پاڵنەرێک بێت بۆ گەڕانەوەی ئاوارەکان. بۆی ئەگەر خزمەتگوزاری بەردەست نەبن خەڵکی ناگەڕێنەوە. ئەمە وابەستەی یەکترن ئەم دوو بابەتە واتە گەڕانەوەیان بە خزمەتگوزاریەوە بەندە. زۆر جار لەم لاو لەولا ڕا دەبیسترێت بازدەوە دەکرێتن دوایی کۆتایی هێنان بە داعش کێشە لە نێوان پێکهاتەی سونە و پێکهاتەی کورد دروست دەبێت بە تایبەت
لە ناوچە کێشە لەسەرەکان. بعد داعش يعني في المناطق اعتقد اللي هي بعد تحرير داعش لەو ناوچانە دوای ڕزگارکردنی داعش پێم وایە بۆ نمونە ئەوەی لە ئەنبار بینرا هەندێک کێشەی هۆزی یەک دۆزگەرایی دروست بوون، بەڵام لە نینەوە لە ناوچەکانی تر لە ناوچەکانی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی وا دروست نابێت، چونکە وەک ڕوونە نەوەکانی ئەو ناوچە یاخود خەڵکی ئەوێ بوان ڕوون بۆتەوە کە چۆن بەسەر کێشەکاندا ساڵ بن. کێشەکان زیاتر لەوە چی ئێستادا هەروەها دەکرێت ئەو کێشانە بە شێوازی ڕێکەوتن چارەسەر بکرێت. هەروەها پرۆسەی سیاسی یاخۆ ڕێکەوتنی سیاسی لەسەر کێشەی خاک و یاخود پێکەوەژیان ئەو ناوچانە دروست ببێت، یاخود ڕووکردنە ڕێگەچارەی تر کە دەتواندرێت تێپەڕێندرێ و چارەسەر بدۆزرێتەوە، چونکە لەسەر بوردەی ترمان هەبووە بەتابەت دوای ڕوبەڕبوونەوەی داعش دروست بوونی کە دەکرێت بە ڕێکەوتن بە چارەسەری ئاسان ڕێکەوتن دروست بێت، نەک بەو شێوەی کە بۆ نمونە سووربوون هەبێت لە هەر لایەنی کوردی یاخود سونی. پێویستە ئەو کێشەی خاک ینی بە شێوازێکی مرۆیی چارەسەر بکرێت و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. کەواتە پێ دوایە و قەنەعەتەی کە لە ساڵی 2003 پێکهاتەی سونە بەرامبەر بە پێکهاتەی کورد هەیە بوو، لە 2016دا گۆڕانکاریەکی زۆری تێدا دروست بووە. بەڵێ استراتیژی گۆڕانێکی استراتیژی ڕوویداوە لەو تەنانەت ئەمە کورد لە سیاسەکان و لیستە سیاسەکانی گرتوتەوە لە پەرلەمان، تەنانەت پێکهاتەی کۆمەڵگەی سونی و کۆمەڵگەی کوردیش گۆڕانێکی زۆری بەسەردەهاتووە دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە هەرێمەکە بەگشتی ڕوویانداوە. هەروەها زۆرێک لەو بابەتانێک کە سیاسیش بوون یاخود هەڵوێستی سیاسی بوون هەمووان گۆڕانیان بەسەردەهاتووە. ئەمەش لە کۆمەڵگەکاندا ڕەنجی داوەتەوە، ڕێکەوتنی سیاسی هەوە. بەڵێ بە پلێکی زۆر ئەو گۆڕانکاریە پێ دوایە دەگاتە ئەو ڕادەی لە ئایندەدا کورد و سونە عەرەبی سونە بەیەکەوە لە هەرێمێکدا بژین، تەنانەت لە چوارچێوەی سنوورێکدا بژین، هەر چ ناوێکی پێ بگوترێت کۆنفیدرالی فیدرالی تەنانەت ئەگەر دەوڵەتیش بێ. كسنة يعني يكونوا إقليم واحد مع أكراد. ليس لديهم مانع بأن يكون هیچ بربەست و ڕێگرێک نییە کە ئەگەر پرۆژەیەکی وا هەبێت، بەڵام باس لە پرۆژەی سونە دەکرێت بە پێکهاتەیەکی سونە و ناسنامەی سونە بە ڕێکەوتنێکی سیاسی لە چوارچێوەی ڕێکەوتن لەگەڵ کەسێتەکان، چونکە بەرژەوەندی هاوبەش زۆرە، لە هەمان کات دژبنێکی هاوبەش هەیە، بەرهەڵستێکی هاوبەش و بە ئامانجبوونێکی هاوبەش. دواتر شەکە وەک مەزهەب باسی بکەین وەکو ئاینزا هەردوو لا سونە، چونکە دەبینین بەداخەوە ئێستا کێشەی ڕوبەڕووبوونەوەی مەزهەبیش بوونی هەیە لە ئارا. پێم وان نییە کە ڕەتکردنەوە هەبێت یاخود ڕێگری هەبێت لە دروستبوونی هەرێمیکی سونی یاخود پێکەوەی کە نوێنەراتی تەواوی سونەکان بکات لە چوارچێوە جوگرافیایەکی دیاریکراودا کە نوێنەراتی تەواویان بکات و هەمووان لە ناوچەکانی خواناندا هێزیان هەبێت، بۆ نمونەوەکو پێشمەرگە بۆ پاراستنی ناوچەکانیان. پێم وان نییە هیچ کێشە و بربەستەکە بێت. زۆر باشە. دەگوترێت تەمەنی داعش کورد بووە. پرسیار لێرەدا ئەوەیە دوای داعش چارەنووسی سونەکان بەرەو کوێ دەڕوات؟ السؤال ممكن مرة ثانية. دەگوترێت دوای ینی تەمەنی داعش کورد بووە، دوای نەمانی داعش ینی سونەکان پێکهاتەی سونە لە عێراقدا چارەنووسی بەکوێ دەگات؟ يعني هذه وجهة نظر. ئەوەش ڕوانگە بۆ چوونێکە وەک پێکهاتەیەکی دیاریکراو. پێم وایە
کە کورد هۆکار نەبوون بۆ هەر کێشەیەک بەڵام ئەوەی کە ڕووی داوەتە ئێستا سەرنەکەوتن و أسأل السؤال ما بعد الداعش كيف يكون مستقبل مكون السني في العراق؟ ما بعد داعش كيف يكون مستقبل السني في العراق؟ المستقبل السني في العراق يعني داهاتووی سونە لە عێراقدا لەسەر مامەڵەی حکوومەت دەوەسێت لەگەڵ پێکهاتەکە چۆن دەتوانین بۆ نمونە لەو جوگرافیایی کە هەیە کە وێنای کراوە خود دروست کراوە لەو ناوچەیەدا دوای داعش چی بەسەر دێت؟ ئایا دەگەڕێنەوە سیناریۆ یەکەم لە مامەڵەکردن لەگەڵ سونە بۆ نمونە بە ئامانجکردن و ڕوبەڕووبوونەوەن کە ئەمە لێی دەترسین بەتایبەت دوای دروستبوونی داعش بۆ نمونە ئەو مامەڵەیەکە لەگەڵ سونە کراوە لەگەڵ پێکهاتەی سونە بۆ نمونە پێکهاتە هێزەمنەکان کە گلێکی زۆر لایەن خەڵکیەوە لێ کراوە و بێجگە لە گەندەڵی پێم وایە ئەگەر ئەمانە هەبن و بەردەوام بن بوونی داعش زیاتر دەکەنەوە پێویستە لە داهاتوو چوان نەبێت بۆ نمونە کاریگەری نەرێنی لەسەر داهاتوی سونەدا دروست بکات یاخود پلانی نوێ هەبن چ ناوخۆ بن یاخود هەرێمی وەک باز دەکەی پرۆژەی عەرەبی هەیە هەروەها پرۆژەی دەکرێت بوترێت جیهانی هەیە لە چۆنیەتی سەرەدەرکردن و مامەڵەکردن لەسەر پاراستنی پێکهاتەی سونە ئەگەر بۆ نمونە حکوومەتی عێراق نەیتوانی بیان پارێزێت. بەڵێ دوا پرسیارم ئەگەر کات مابێت برادەران لە کۆنتڕۆل دەمەوێت بپرسم پاش ئەو هەموو گۆڕانکارەی لە عێراق هاتۆتە ئاراوە پێتان وایە پێکەوە ژیان لە نێوان سونە شیعە کورد لە عێراق لە چوارچەوەی یەک دەوڵەت مابێ؟ والله يعني حاليا لە ئێستادا ئەگەر ئەوە بڵین لە بەرچاو بگرن گۆڕانکارانەی کە لە ناوەند ڕوویانداوە لە بەغداد پێم وایە هاوڵاتی بربەستی زۆر دەبینێت بەهۆی بوونی ئەو هەموو میلیشیا ناپابندانە و یاخود پێکاتێکو حەشدی شەعبی و دەستە و تاقمی تونندڕۆ لە بەغداد و ناوچەکانی تر ئاسان نییە کە داوا بکرێت خەڵکی پێکەوە بژیت چونکەوانە ئامانج دەکرێن و هەروە دژایەتیان دەکرێت لە هەمان کاتیش پرۆژەی تر گۆڕانکاری بنەڕەتی لە عێراق بێتە ئاراوە بەڕێز لیقاوەردی پەرلەمانتاری سەر بە پارێزگای ئەمبار لە پەرلەمانی عێراق زۆر زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لات. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی ئێستای تورکیا وەکو دەزاندرێتن دوای کودەداکەی سەر تورکیا کۆمەڵێک گۆڕانکاری بنەڕەتی لە نێو تورکیا هاتۆتە ئاراوە حکوومەتی تورکیا تەنانەت گۆڕانکاری لەگەڵ یەکەیەکەی وڵاتانی دەرەوە لەسەر ئاسی جیهان دەست پێ کردووە و چاوەڕێ دەکرێت کۆمەڵێک گۆڕانکاری دیکەش لە نێوەخۆی تورکیا دروست ببێت و باز لە ئایندەی کورد لە وڵاتە دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە میوانداری بەڕێز کەمال بورکای سیاسەتمەدار و نووسەری ناوداری کورد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری ئەنقەرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز بورکای بەخێر بیت بۆ کوردستان 24 دەخوازم دەستپێکی بپرسم ڕەوشە نوێیە تورکیا چاوا دەبینی بەڕێستان ینی ئەو وڵات بەرەو کیرێ دەچی؟ بەری هەر تیشتی سلاڤان لە گۆدارên Kanal 24 dikim û spas dikim ji bo vê bername. Rewşa Tirkiye mixabin yanî gelek wexta ber bi başiyê naçe. Me hêviya me ev bû ku yanî Tirkiye van salên dawî siyaseteke teze bide pêşiya xwe. Ango berî her tiştî pirsa Kurd li ser esasê vekeviyê bi rêolagên aştîxwaz çareser bike. Tabii
Pirsên Tirkiye ne tenê pirsa Kurd e. Lê pirsa Kurd pirsa herî mezin e. Heya ku ev pirs çareser nebe, Tirkiye nikare be welatekî demokrat û aştî nayê vî welatî. Hûn zanin ez 32 salan li derwelat mam. Dema û piştî 12 îlonê derba eskeriya 1980 ez çûm derwelat û pir dereng vegerim. Yani rê pir dereng vebû li pêş me ez bikarim vegerim. Wexta ez hatim sala 5 sal berê bû. Ev dem bûn. Guhartinek baş hebû. Hêviya me çêbû ku êdî piştî vê saetê li Tirkiye mesele çareser bin. Berî her tiştî mesele Kurdî. Lê mixabin ev danûstandin rêyeke rasta nemeşiya. Yani sekinî cardin şer dest pê kir, cardin sekinî û em heya îro hatin. Ev bûyerên ku sala dawî çêbûn ne bûyerên baş bûn. Hûn zanin yani li bajarê Kurda şer çêbû, bajar hatin hilweşandin, bi hezaran xort mirin ji her du aliyan û bi sed hezaran xelkê me jî koçber bû careke din. Ev ne tiştekî baş bû. باشە بەڕێز بورکای ئەگەر دەربێ سەرکەفتی بە باوڕیتە چەوا بوو ینی باشتر دەبوو ڕەوشی کوردان لە تورکیا یان خراپتر دەبوو. Na baştır nedibû. Baştır nedibû. Yani baş bû ku ew darbe bi ser neket. Ji ber ku em Kurd darbe çi tînin, çi dibin em baş dizanin. Vay emre min nizikî heştê dibe. Ez divê emrê xwe dirêj da bi siyasetê min jî bûm û min gelek şehadetiya gelek derbên eskerî bûm. Sala 1980 heftê û yek û berî wê jî 1960 yani li vî welatê gelek derbên eskerî çêbûn lê welat ji wan derbeyan feydayek nedît. Yani kesekî nedît. Tirka jî nedît, Kurda jî nedît û xelkê dinê jî nedîtin. Gelek serêşî çêbûn. Yani me bi dehan sal winda kirin di rûbarî van derbên eskerî da. Ew ya dawî jî bêsebeb bû. Yani çima? Ew AK Partî bi rêya hilbijartinê hatiye ser hukm û hilbijartin çê dibin. Eger xelk nexwaze dikare dengê xwe nedîye, dengê xwe bide partiyên dinê û wan hilbijêre. Ew bêne ser hukm. Divê wisa be. Rê olavên demokratîk bikarbînin divê. Lê mixabin hin kes ne bi wisa bisevrin. Ne bi wisa bi tehamülün. Hürmetê nakin ji metodên rê olavên aştîxwaz û demokrat ra. Hürmetê nakin. Ev derba askeriya dawî jî wisa bû. بەڕێز بورکای ئەگەر تو ینی سەحکێ بەری دەربێ شەڕ هەبوو لە باژێرن کوردستانی باکوور و ئەردوغان هەردەم گەف دەکرد لە پەرلەمانتارێ هەدەپەیە و نوکە نەگەف ماینە نەشەڕ ماینە. یعنی تو وەسا باور ناکەی دەرفەتەکە نو بۆ پرۆسەیە چارەسەر بۆ دەستپێکردنە پرۆسەیە چارەسەر هاتبیتە بەرهەم؟ Wexta ez hatim proseyek hebû. Yani piştî wê jî devam kir. Jê re digotin proseya yan jî pêvajoya çareserî û aştiyê. Lê tabii yani ev proje çi bû? Yani ev wê pêvajoyê da hikûmetê projeyeke çawa dabû pêşiya xwe? Yan jî muqabilê hikûmetê HDP, PKK projeyeke çawa dabûne pêşiya xwe ku hevatinek çêbe, aştî çêbe, pirsa Kurd çareser be. Tiştê ku min dît yani projeyeke ne rêkûpêk bû. Ne hikûmetê ji bo çareseriya pirsa Kurd projeyeke rêkûpêk dabû pêşiya xwe, ne jî HDP û PKK. Yani em hikûmetê li wir bihêlin. Yani tabii berî her tiştî ew wezîfa hikûmetê ye. Divê pirsan çareser bike. Yani PKK hebe nebe, Kurd şer bikin nekin. Divê hikûmet heqê Kurdan nas bike û vê meselê çareser bike. Wexta em li vê nehêlin mixabin. Yani AK Partiye jî
کو نرمایی چکر هیوی چکر مگود ویجار احتماله که برسا کور چاره سر به سیاست دولت وی بگوره انتشت گوهارینجی براستی انتشت گوهارینجی تشتی باشی چه بون لی هیا سری نچو یعنی برسا کور چاره سر دبن تانی PKK دست silahın berde bu şekilde çare serdi be mesela tane silahın PKK باشە هەندێک دەبێژن بەڕێز بورکای هەندێک دەبێژن پشتی وی سەرۆکۆماری تورکیا ئەردوغان بڕیارێک دەرکرد لێبوردنێ بۆ هەمی ملت وەکیل پەرلەمانتارێ هەدەپە دەرکرد کە ئەو کەی سێوان لە دەدگا دەربخە ئەمە پەنگاوێکی باش نینە بۆ هەدەپە بۆ حکوومەتی تورکیا جارێکی دن دگەلێک بە ئاخاون ینی پشتگیری یەک بکەن Nuha tabi parlamentin HDP de hafta Haziran'da da hiçbir parlamento wan çebu du meclise da. Ev tişteki gelek baş bu. İmkanı ki gelek mezun bu şu bu an. Yani diviya bu PKK edişer derneğe rebede siyaseti. Mukabın PKK reyne da siyaseti. Cadın dest pişerkir. HDP çıkır, parlamenterin HDP çıkırın. Wana jî nekarin ve cesaret de peşiya ve siyaseti derkevin. Yani bejin PKK'ra babu düşman şerdiki. Yani fırsat de bedeme hem siyasete bakın. İmkan ekmezin heyel bu jubome. Yani HDP de karbu bit işte veje. Serokin HDP parlamenteryen wan işte mebuz. Piştra Rujatına dövemi de şest kes derxistim. Piçekendik böyle disa şest kes şey ne hendike. Yani HDP dikare bu siyasete baş bu reva. Tabii parlamenti destwan da şarederi. Başa çabuk HDP çi siyasete baş bareo babatın. Vakit tedbini. HDP siyasete baş bareo nebir. PKK reyne dawan wanji ne karin cesaret bikin diji PKK derkevin. Bejim ku babo şer nekam şer naxwazin. Em dixwazin biriya siyasete ve mesele çare ser bikin. Biriya ulağın aştiyane. Mukabın ne karin bitişti bikin. Günekar evani herimezin ev bu. Her usajı evana bu Kurdan çi dixwastin. Yani tu merejwan bipirse. Yani un siyasete PKK zanın başsanın. Bejin ku o Kurdistana Bakur jî dibêjin em devletê naxwazin. Em federalî naxwazin. Em otonomî naxwazin. Başa hûn çi dixwazin? Yani tiştekî naxwazin. Ev özellik dibêjin. Yani xumuxtarî meriv dikare bêje lê xumuxtarî jî ne, otonomî jî ne. Yani hem tiştekî naxwazin hem jî ewqas însan derxistine serê çi ye, hem li serê çi ye, hem li bajaran şer dikin. Mana wê çi ye? Yani divê Kurdê me ji wan bipirsin. Başa tu çi dixwazî yani carekê din min dipirsim yani dixwazî HDP yaxud PKK li qonaxa nûyê Tirkiyeyê çi bike baş e? Divê PKK şer bisekine, silah dev silaha berde. Êdî tu feydeyê silahan ji Kurdê Bakur re tune. Yani Kurd dikarin li Rojhilat demokratî tune, tiş tune, zulmeke mezine, Kurd dikarin li Rojhilatê Kurdistanê şerê xwe bikin. Heqê wan e. Dikarin li Rojava Kurdistana Sûriyê dijî îşîdê, dijî êrişkeran şerê xwe bikin. Heqê wan e. Lê li Kurdistana Bakur, li Tirkiye, li vê derê riya siyasetê ev imkan heye. Ji bo me jî heye, ji bo HDP jî heye. Ango PKK dikare bir riya partiyeke legal û demokrat siyaseta xwe bimeşîne. Em wisa dikin. Mesela em Hak Parêda em federalî dixwazin. Dibêjin ku li ser esasê wekeviyê bila federalî çêbe. Em dikarin serbestî siyasetê bikin. Hak Par partiyeke legal e wek HDP. HDP jî dikare bike. HDP jî dikare federasyonê bixwaze. Lê him tiştekî nexwazin, him jî şer dikin. Kurdistan vêran dibe. Bes e. Bila PKK şer bisekine, bila HDP jî siyasetê bike. Ji bo Kurdan çi dixwaze bila wê bêje. Mixabin bo Kurdan tiştekî nexwazin. Nûka Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdogan yani li siyasetê xwe gelek gorankarî çêkirîne. Bawerî te çawa dibî? Yani digel Kurdan ji siyasetê xwe digorîtin, bi taybet nûka gelek behs li ser we dikirêtin. Yani parêzgahên Colemêrg, şaredariya Colemêrg û Şirnaq
دەگۆڕدرێن دەبنە گەوەر و جەزیرە هەڵدەبژێردرێن ئەم سیاسەتێکی ڕاستە بۆ ئاخافتن لەگەڵ کوردان؟ یعنی ئەوانە چارەسەری نەزانی تو باژارێکی ji vilayetiyê daxî bikî qeza yan qezayekî bikî vilayet ev tiştana meseleyan çareser nakin. Yani çolemerk bibe qeza yüksek ova bila bibe vilayet. Yani jî cizir bibe vilayet û şirnax ji vilayetiyê dakeve. Meseleyan çareser nakin. Lê çi heye? Şaşî her du alî jî şaşiya dikin. Hikûmet jî şaşiya dike, alî HDP, PKK jî şaşiya dikin. Yani eğer PKK ew şer dernexistana, ez bawerim ku siyaseta hikûmetê jî ew kaş tund nedibû. Hiç nedibû. Yani hikûmet Erdoğan jî dît ku hin tiştên baş kir. Yani mesela Kurdî bu serbestiyê münaqeşe kirin bi Kurdistan'a başvura peyvendiyê başdanî Türkiye tiştekî gelek baş bû. TRT 6 çekir her wisa dihin zanîngehan da beşa Kurdî beşa dersên Kurdî çêbûn. Evan tiştên baş bûn lê têrê nake. Eva têrê nake. Eva mesele ji bingehê çareser nake. Biraya me çareserî li ser esasê wekeviyê federalî ye. Lê çi heye? Eger PKK, HDP ew şaşî nekirana belki siyaseta hikûmeta Tirkî ew qas ew nedibû, tund nedibû. ئێستا Aşva nediçû. بەڵێ بەڕێز بورکای ئێستا زێدا لایەنگرن هەدەپە و پەکەکە دلێوان توندا تایبەتین کوردین باکوور لەسەر وە حکوومەتی تورکیا ڕێگا نادا پارێزەرێن ئۆجەلان سەردانی ئۆجەلان بکە و لە ڕەو شێوێ بنێرن. ینی ئەو هەلوێستین حکوومەتی تورکیا چاوە دەنرخینی ینی مەبەستە حکوومەت چییە ناخوازیتن پارێزەرین ئۆجەلان دگەل ئۆجەلان ئاخافتن بکە و ببینن. Yekû rê li ber Öcalan girt ew bi xwe bûn. Yani yekû gotina Öcalan nakin ev bixune. PKK ye berî her tiştî. Öcalan çi digot? Piştî hilbijartina 2011 yani ya 5 sal ware got ku şer ne lazım e. Divê em dev silaha berdin riya siyasetê bidine pêşiya xwe. PKK ev tişt nekir. Yani PKK dibêje ku ser hokîme Öcalan filan pişmekan pir mezin dike lê PKK rast nabêje. PKK gotina Öcalan jî nake. Vê dawiyê jî yani salek berê jî tiştê ku Öcalan dixwast çi bû? Öcalan got bila PKK dev silahan berde. PKK dev silaha berda? Na. Gotina Öcalan nekir. Ha tu gotina Öcalan nakî tiştê ku ew dibêje vala dimîne bi cînayê piştre işte dibêjî ku işte hikûmet rênade ku em Öcalan bibînin. Yani evana ne dil gotinên ew kin ji dilin. Evana ne gotinên ji dilin. PKK û HDP eger rastin eger menfaata milletê Kurd diparêzin divê siyaseteke baş bidine pêşiya xwe. Berî her tiştî ji bo heqê Kurdan biparêzin naparêzin. De tenê hatta Kurdistana Bakur tên têkilî karê Kurdistana Başûr jî dibin. Dibêjin ku em devletê naxwazin em dijî devletê ne. Em dijî serxwebûniyê ne. Ji bo Kurdistana Başûr. بەڵام بەڕێز بورکا ینی پارتێکی وەکی هەدەپە هەشتا کورسی وی هەبی لە پەرلەمانی تورکیا پشتی وی بوو بە 59 کورسی ینی دەبێژن چما سیاسەتێمە غەڵەتە یان چما پارتێکی دن کوردی وەکی هاکپار نکاریتن ینی دەربازێ سەتا دەبیبیتن ئەویش کورسی ببینیتن ینی دەست بخە. İşte mesele eve. Mesele eve. Mesela ev hevalana dibêjin ku em tiştekî naxwazin Hakpar federalî dixwaze Hakparê re tiştekî nabêjin. Baş e Hakpar federalî dixwaze riya siyasetê dimeşîne. Şer silah dest Hakparê de tune. Kesî nakuje. Kesî tehdît nake. Ev hevalana şêstî me bu sêwan heye. بەڵام تو لە باوەڕت دای حکوومەتی تورکیا سیستەمی فیدرالی بۆ کوردان بۆ دەولەتی تورکیا قبول بکە؟ Ha eger em yek bin baş berxwe bidin rêwelagên aştiyane bicîbînin parlemenê de tekoşîna xwe parlemenê de bimeşînin.
یانجی تفی گل ام مثلا جوینان چه بکن میتینگین مزن دیاربکر اگر HDP و PKK بخواستن میلیونک انسان کمده بود اگر میلیونک انسان دیاربکر را به پیش کام فدرالی دخواستن دکارن ام انقره استانبولی جوینین مزن چه کن هیا هم تشتی و سابقن بریاشتی بەڵام بەڕێز بورکا ینی گەلێک جار وسا دەگوترێتن سیستەما فیدرالی سیستەمێکی سەرکەفتی نییە ینی تو ببینە لە عێراقیش هەر وسایە هەرێمی کوردستان حکوومەتی عێراق ینی سیستەم لە عێراقی سیستەمی فیدرالیە بەس بەغدا مەرکەز تشتێکی دنە چەوە شتێکی دنە ینی تشتێکی دنە عێراقیدا بەری ئۆتۆنۆمی بوو پشترە بوو فەدەرالی نواژی دەبێژن و دەولەتێکە سەربخوایم دخوازن نەمەشیە ڕاستە ئەمە ڕەوشە عێراقی جودایە ڕەوشە عێراقیدا تەرۆرێکە مەزنەیە بە تایبەتی ناوبەرە عەرەبێن سنی و شیعادا ئەو ڕێ نادەک و ئەو دەستگەهی عێراقی بڕێوا بچە ئەف تشتێکی دنە حەقی کوردانە اگر عراقی فدرالی نمیشه نایب مانی کل جیه دنیشی نمیشه لطفی هم دکارن اگر هم کرد برای ولاغین آشتی خواز فدرالی بخوازن هم دکارن ترکاجی اکناب کنم هفره فدرالیه که راست بکن سازمانه که فدرال وقتا بمشه هم دکارن به باشین بری هرمی کردستان ناوبجی کردنا برای حکومتی آک پارتی و حکومتی یعنی PKK دگل هدفه يعني او درفد ماينه جاركي دن هرمي كردستان بكاريتن او ناو بجيوان چه بكاتن دنا برا PKK وحكومتي تركيا پرسا خود دو جاردكي جا باش فهم نكر بري بارزاني دنا برا PKK واردوغان يعني دنا برا اوجلان واردوغان يعني ناو بجي دكرد يعني هما هانجي دكرد دقلوان هفلي خود دا بروسي چارسري سر بگريتن عجب ایروکا او دکاریتن بارزانی یا خود هرمی کردستان دکاری جارکدن یعنی پروسه چارەسەری دەست پێ بکات جارێکیدن هەردوو لا بێنە سەر مێز دگەلێک بە ئاخاون قەزی کو ez dizanim برێز بارزانی دixwaze ku ew mesele bi rêya danûstandinê çareser be bi rêya aştiyê çareser be lê yani hûn dibêjin ku navbervanî kir tiştekî wisa raya min çê nebû lê dikare bike eger her du alî jî qebûl bikin her du alî jî razî bin birêz barzanî dikare navbera wan da alîkariya wan bike ku rê welavên danûstandinê li hev bên Kurdên Bakur û hikûmeta Tirkiye lê çi heye salên borî da hikûmet bi PKK re rûnişt ev civîna Oslo'ya hebû ne meşiya piştira li Tirkiye danûstandin çêbû yani ne rasta rast bi PKK re bû lê mesela bi Öcalan re rûniştin bi Qendîlê re danûstandin çêbû bi HDP re çêbû ewana jî rolek lîstin yani ez vê dibêjim berî her tiştî Kurd divê siyaseteke rast bidine pêşiya xwe tamam berî her tiştekî Kurd devê siyaseteke rast bigirêtin Birêz Kemal Burkay siyasetmedar û nûserî navdarî Kurd ke li Bakurî Kurdistanê we li betaybet li Enqereyê paytextî Tirkiye û bi şêwekî rasteûxwe legelman bûyî zor zor spas dikin bo hî kemînkat neman twanî dirêje بە گفتوگۆکانمان بدەین دووبارە زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێ سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بەخێر